کورد هەموو کاتێک کەس دۆچی نەبووە، هەموو کاتێک کورد دوژمنی زۆر بووە. بە ئێستاشەوە ئەوەتانێ لە چواردەورمان تورکایە وڵاتانی ئەقلیمی هەمویان هاتوونەتە سەرخەت بۆ ئەوەی جارێکی تر کورد بسڕنەوە لە کوردستانە. هەر کەسێ خزمەت بە داگیرکەر بکە کارێکی خراپە بۆ نێو ماڵی کورد خراپە، ئەوە شتێکی جوان نییە، شتێکی نەتەوەی نییە، کوردیش نییە. ئێمە داواکاریمان لە هەموو حزب و لایەن و سیاسیەکانی کوردستانی شەیە، هەمویان یەکڕێزی نێو ماڵی کورد ڕابگرن. لەگەڵ ئەوەی یەکڕێزی و تەبایی نێو ڕیزی کورد بپارێزێ و حزبەکان بپارێزرێ و لەگەڵ ئەوەی هەموو ناوچێکی کوردستان قەتڵ و عامی تێدا نەکرێ، تەبایی یەکڕێزی بپارێزێ لە نێوان حزبەکانە و هیچ حزبێک نەبێتە ئەوەی کە پاش قوڵی حزبێکی تر بیان حزبێکی تر بتاوێنێتەوە، هەرچەنە ئەو کەسانەی کە دەستیان داوەتە کاری حزبایەتی و حزبایەتیەکەن حزب و ئاسانی لە ناو ناچی و ناڕوخی و ناتاوێتەوە، بەڵام ئەبێ یەکڕێزی و تەبایی لە هەر چوار پارچەی کوردستانە هەبێ و هەر چوار پارچەی کوردستان بە مڵکی کوردستان بزانرێ و ڕێگەش نەدرێ داگیرکەران و ناحەزانی گەلی کورد بتوانن کلێن بخەنە نێو ڕیزی گەلی کوردەوە و دووبەرەکی و تەفرەقە لە نێو گەلی کووردا دروست بکەن. هیچ هێزێکی کوردی داگیرکەر نییە و نەچوەتە سەر خاکی هیچ وڵاتێک بگرە لە خاک و نیشتیمان و ئاو زێد و با و باپیری خۆیاتی و دیفاع لە ماف و تاک بە تاکی وڵاتەکەی خۆیەکە. کوردستانیش چوار پارچێ لە هەر جێگایەک هەبێ کورد هەر کووردە ئەبێ بە چاوی ڕێزەوە تەماشای ئەو خەبات و ماندووبوون و ڕێزیان لێ بگرین، چونکە ئەوانە قوربانیان داوە، ئەوانە خزمەتیان کردووە لە وڵاتی خۆیانە، بۆیە پێویستە لەسەر هەموو حزبێک لە هەر پارچێک بێت ڕێزی لە بگرێەوە خەباتەکەی خەباتێکی پاک و بێگەردە. ڕاستی نیگەرانین لەوەی کە تا ئێستا لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان برا کوردەکانمان یەکنین، یەکدەنگنین. دیارە هەر ئەمەش وای کردووە سەدە لە دوای سەدا تاوان دەرحەق بەم گەلەستەم دیدە بکرێ لەسەر دەستی ڕژەمەیەک لە دوای یەکەکان، وەکو جینۆسایدی یەزیدیەکان برا یەزیدیەکانمان و وەکو شاڵاوی ئەنفال و وەکو کیمیابارانی هەڵەبجە و چەندین ماڵوێرانی ترکە بەسەر ئەم گەلەستەم دیدە هاتووە. هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا براکانمان لە هەر چوار پارچەی کوردستان تا ئێستا یەکدەنگ نەیانتوانیە لەسەر ئاستی نەتەوەیی کورد یەک بگرنەوە. ئەمە زۆر کارێکی خراپە و شەهید بوون و کوشتنی و بریندارکردن و لە ناوبردن و قڕکردنی هەر تاکێکی کورد لە هەر پارچەیەکی کوردستان کارێکی خراپە و زەرەر بە ئێمە دەگەێنێ. ئێمە چی لێرە بین برایەکمان کەسێکمان بە ناوی کورد لە هەر پارچەیەکی کوردستان چی شەهید بکرێت، چی بریندار بکرێت، چی زیندانی بکرێ، وەکو وایە لە ئەم پارچەی کوردستانە زیندانی کراوێت. ئەمە لێرەوە وەکو تاکێکی کورد و وەکو ڕێکخراوەکانی بواری ئەنفال لە گەرمیان داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و لە هەموو دەسەڵاتدارەکان و لە هەموو ڕۆژنامەنووسان و لە هەموو ئەوانەی کەوا قەڵەم بەدەستن و توانای نووسین و خوێندنەوە و ئەوەی ئاسی زانیاریان بەهێزە داوایان لێ ئەەکەین چیتر بەسە با بێنە سەر خەت یەک بگرن وەکو کورد لە هەر چوار پارچەی هەرێمی کوردستان سیاسەتێک بکەن بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە ئێمەش وەکو وڵاتانی دەوروپشت ببینە خاوەن قوارەیەکی خۆمان